بۆچی ئیسلامیەکان پاڵپشن و بزوتنەوەی حەماس دەکەن لەبەرەوەی وەکیلەکانیان داوان لێ یەکەن ئەو وڵاتە نیکە بە کۆنتەرات و بە وەکالەت شەڕیان بۆکەن هەڵوێستەکانیان فرۆشتووە لەبەرەوەی ئەگەر وە نەکەن بودجەیان نەبڕن کە بودجەیان بڕا حیزبەکان هەڵەوەشێتەوە دەوڵەمەندی ستافی سەرکردایەتی ئەو حیزبە دەوڵەمەندیان نامێنێ کەسایەتیان تەفنیشە بێ وجودیان نامێنێ کە لە ئەسڵا وجودی خۆیان هەروون کردووە ئەگەر چ لە ناو کای سیاسی بن چ لە دەرەوەی کای سیاسی بن بەڵام زۆر ئازان لە خەڵەتانی ڕای گەنجەکانمان چاواشەکردەکەن خواناسی چیەکەن هێشتا خۆیان نەناسیوە خۆیان نەناسیوە کە لە قیادەی سیاسی حیزبە ئیسلامیەکان هەر ئافرەتێکی جوانیان دەستکەوێیان لە خێزانەکانیان عاجز بن لە ڕقا ژنیان بەسەرهێنن ئیسلامەتی بەڕقەکرێ پرۆسی هەفسەرداریتی بەڕقەکرێ ئەمە ژیانیان ئەمە خۆ دۆزینەوەیە ئینسان تا خۆی نەدۆزێتەوە ناتوانێت خواناسی ئیسلام ناسی بکە بە سەرکەوتووی و ناتوانێت بانگەوەزە ئیسلامەتی بکە بە سەرکەوتووی فەشەلن ئیشەکە ئەکەن باز بە فەشەلی بە غەڵەتی یعنی حقەتیان خۆیان حقەتیان نەدۆزیوەتەوە تا حقەت پیشانی گەنجەکانمان بدەن و بۆیە ناتوانن سیاسێکی سەرکەوتوو بن هەر سیاسینین کۆنتەراتچی بە سیاسین یعنی بازرگانی یەکەن لە ناو وەسەتی سیاسیە و هەم سیاست بەکارێنن بۆ بازرگانی خۆیان بۆ خۆ دەرخستنی خۆیان هەم ئیسلام وەکو منهەجێک بەکارێنن بۆ خواستە نەفسی و فراوانخوازی و دەسەڵات خوازەکانی خۆیان مجرد هیچی تر لە ئارانیە گەنجەکان تکای ئەورییا بن من دوای خوێنەوەی چەندەها کتێب لەسەر زانستی سیاسی ئەمەتان پێڕاگەنم زۆر وریا بن پارەشتان بنێ بە پارە مەچنە ژێرباری ئەو ڕەوتە بە ناو سیاسیە ئەو ڕەوتە بە ناو ئیسلامیە وەڵڵا یەک تۆستوڕیانکەن کفرەکەن من زەلام بەنی کادری سیاسی حیزبی ئیسلامی بووە یەک تۆستۆڕم کردە جوێنی بە دایکی خۆشیەوە ئەمە ئیسلامەتی کفرکەی کە تۆڕە بووی کفرکەی ئەمە کوێت ئیسلامی کە زەڵتی نەفسی خۆت نەکرد خۆتت نەناسی زەڵتی نەفسی خۆت نەکرد ئیسلام ناسی چی و خواناسی چی و ئەمە لەمە لەکوێ